دووبارە سڵاتان لەوێ ئایزان وەک سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێکرد ئەمڕۆ قسە و باس لەسەر کتێبێکەکەین یاخود ناسانێک بۆ کتێبێکەکەین ئەویش پەرتووکی جەلالی عومەری ساماغا بە قەڵەمی هاوڕێکانی پەرتووکێکە لەسەر کەسایەتیەکی زۆر جوانی کوردستان نووسراوە بە قەڵەمی هاوڕێکانی و زیاترە چی لە ناو بابەتەکەەوە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک سالار مەحموودی ڕۆژنامەنووس کاک سالاگەم زۆر بەخێربێت. پەرتووکی جەلالی عومەری ساماغا ئەگەر کۆمنتێکی سەرەتا هەبێ لەسەری. بەڵێ بەناوی خوا سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە کتێبی عومەری جەلالی ساماغا ئەو پیاوەی کە بە پیاوەسپیەکەن ناوبانگی هەیە ئەو پیاوەی بە پیاوی دژەگەندەڵی ناوبانگی هەیە وەکۆزانین لە ساڵی 2006 تا 2000 ناوەڕاستی 2011 سەرۆکی دیوانی چاودێری دارایی بوو یەکێک بوو لە پیاوە زۆر ئازا و زۆر دژەگەندەڵەکانی هەم وڵاتە. کتێبەکەی ئەو بە قەڵەمی کۆمەڵێک کەسایەتی نووسراوە مامۆسای زانکۆ و کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیر و نووسەری زۆر دیار. هەڵبەت جیاوازە لەو بیرەوەری و کتێبانەی کە کەسێکی تر خۆی ئەینووسێت دەکەوێتە ستایشکردنی خۆی. ئەم کتێبە کۆمەڵێک کەس نووسیویانە کە خاوەنی ئەتیباری گەورن لە ناو کۆمەڵگا، خاوەنی بڕوانامەی گەورن لە ناو کۆمەلگا، نووسینەکانیان جێگەی بایەخە. بۆ یە کتێبەکە لەم ڕۆ زۆر گرنگە کە کۆمەڵێک کەسایەتی گرنگ نووسیویانەوە پاشان کتێبەکە جیاواز لە ژیان و کەسایەتی و ئەزمونە جیاوازەکانی سیاسی و ئیداری ئەم پیاوە کۆمەڵێک بەڵگەنامەی لە خۆی گرتووە و بەڵگەنامانەی کەوا پەیوەستن بە کارەکانی دیوانی چاودێری داراییوە و سەرباری ئەمانەیش کۆمەڵێک کەسایەتی سیاسی زۆر گرنگ هەر لە سەرۆکی کۆمارەوە هەردوو سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم ساڵح فواد مەعسووم و بەرپرسە باڵەکانی تر مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین و دایان نووسەر و ڕۆشنبیری گەورە لەسەر ئەم پیاوە قسەیان کردووە و هەمووان کۆکن لەسەر ئەوەی و هەمووان ستایشێکن کە یەکێک لە پیاوە زۆر جوانەکان و یەکێکە لەو پیاوانەی کەوا توانیوێتی بەتەنها لە ڕێی دەستگاکەیەوە دەستگای دیوانی چاودێری دارایی بچێتەوە بەگشت گەندەڵیە و ڕۆڵێکی گەورەی گێڕاوە. بەڵێ کاک سەلار عادەتەوەی کە ئێمە بیستومانە ئەم پەرتووکە مێژوویانە کە ئەنووسرێ کەسەکە خۆی وەکو بیرەوەریەک ئەینووسە یاخود لە دوای ئەوە مێژوو نووسێک یاخود مناڵەکانی نزیکەکانی پەرتووکەکەی لەسەر نووسنەوە ئەم بیرۆکەیە لەکوێوە هاتووە کە کۆمەڵێک لە هاوڕێیانی بەجیا باسی جەلالی ساماغا بکەن هەم لە هەڵوێستەکانی هەم لە هاوڕێیەتی هەم لەو کۆمەڵێک ڕوودا و شت کە ئەم نووسەرانە باسی ئەەکەن. بڵێ وەکوتم گرنگیەکەی لەوایە کە خۆی نەینووسیوە و کەسی نزیکی خۆی نەینووسیوە ینی کۆمەڵە کەس نووسیویانم دەرکیان کردووە بەوەی کەوا ئەم پیاوە شایانی ئەوەیە کەوا بنووسرێتەوە شایانی ئەوەیە کەوا ستایش بکرێت کارەکانی کە لە دیوانی چاودێری دارایی کردوێتی ئەو ڕفتارانەی کەوا ئەم پیاوە لە کایەی ئیداریە تەمەنم پیاوە بەر لە ڕاپەڕین پۆستی جیاوازی بینیوە لە ڕووی ئیداریەوە بەڵام ئەوەی کەوا دیارە لە بریکاری وەزیری دارایی بووە لە حکومەتی هەرێمی کوردستانە دوای سەرۆکی دیوانی چاودێری دارایی کە هاوتایە بە پلەی وەزیری کارەکانی ئەم و ڕفتاری ئەم پیاوە و ئازایەتی ئەم پیاوە و پاکی ئەم پیاوە بۆ تەمایی سەرنج بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک کەس پێیان وایە بێدەڕاستی شایانە بەوەی کەوا تەمان کتێبەکە سێ بەرگە بەتەنها بەرگێک نییە وە کتێبێکی قەبارە گەورەیە وەکوتم ینی پڕپڕە لە بەڵگە بۆ ئەوەی کەوا ئەم پیاوە چەند ئینسانێکی گەورە بووە و کەسێکی جیاواز بووە لە وەزیرەکانی تر لەو بەرپرسە حکومیانەی کەوا بە هەزارانن ئەوە ئێمە پێمان وایە کەوا تێوەگلاون لە گەندەڵی و ئینسانێکن کەوا شایان بەوە نەبوون ئەو پۆستە وەرگن ئەم هاوڕێیانەی ئەم پیاوە دەرکیان بۆەوە کردو بەر لە مردنی و من پێشم وایە خۆی هیچ داواکارێکی نەبووە سەبارەت بۆی کەوا بۆی بکرێ بەڵکو ئەوەی کە لە پێشەکیەکان نووسراوە ئەوەی کە ئەو هاوڕێیانەی لە مامۆسایانی زانکۆ لەو ڕۆژنامە نووس و نووسەرانە کتێبەکانیان ئامادە کردووە پێم وایە لە نووسینەکانی ئەوانەوە دەرەکەوێت کە ئەمە خواستی ئەم هاوڕێیانەی بۆ نەخواستی خۆی. کاک سالار یانی ئەمە منێڵم پیا هەڵدان نیە بەڕاستی قسەی خۆم نییە چکە ئەگەر هەر کەسێک کتێبەکە بخوێنێتەوە ینی تایتڵی زۆر زۆر جوانی تایە مەسەن سیاسی سپی بۆ ڕۆژی ڕەش پیاوی ڕۆژی تنگانە مەدرسەی دژەگەندەڵی ینی زۆر زۆر ناونیشان ئەوەشی کە زۆر سەرنجڕاکێشە لە ئەو پەڕی بانگراوندی ئیسلامی تا ئاستی لە نێو کەوانەیەک لێمان تۆڕەنە بە تونڕەوەوە هەتا ئەو پەڕی ئاستی کەسێکی دوور لە ئاین کە با بڵێن چەپەوە هەمان بۆ چوونیانەیە خاڵێکی یاوبەشیانەیە کە جەلالی عومەری ساماغایە.
ئەتوانین بڵێن ینی خوێندنەوەی بەڕێزت چەندێک گرنگە ینی ئەم نوع کتێبانە زیادکەین چەندێک پێویستمان بەم نوع کەسانە هەیە ینی کوتای خاڵێکی هاوبەشێ لە نێوان چەپ و ڕاست ڕۆژهەڵات و باشوور هەمووی کۆکن لەنا ئەو هەموو وێنە ناشرینە یعنی ئەتوانم بڵێم هێشتا کەم کراوە بۆ جەلالی عومەری ساماغا لەنا ئەو هەموو دیمەنە ناشرین لەنا ئەو هەرێمەی کەوا غەرقی گەندەڵی بووە ینی پیاوێکی سپی وەکو جەنابەت وتت پیاوی سپی بۆ ڕۆژی ڕێژ و پیاوی دژە گەندەڵی هەر مەدرسەی قوتابخانەی دژە گەندەڵی ئەتوانین بڵێن یەکەمین دەواازە بوو بە ڕوبەڕووبوونەی گەندەڵی و ئەم سەرچاوە بوو بۆ میدیاکان بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە بە دوای گەندەڵیا چن ئەبوو بە سەرچاوە بۆ هەمویان وەجگە لەوەی کەوا ئەم پیاوە لە پێشەکی کتێبەکە یەک قسە زۆر قسەیەکی زۆر جوان نووسراوەڵێ بەرپرسی باڵا تا ئەو کاتە بەهێزە ئەگەر شت بۆ خۆی داوا نەکات یعنی بەهێزی ئەم پیاوە لەوا بۆ بێباک بووە جگە لە ئازایەتیەکەی ئەم پیاوە لە زۆر ئەو کاتی بریکاری وەزیری دارایی بۆ ئەو کاتێکەوە سەرۆکی دیوانی چاودێری دارایی بۆ دەیان بەڵگەی جۆرا زۆر داوای کەمکردنەوەی موچەکەی کردووە سیارەی حکومەت و پاسەوان و ئەو ئیمتیازاتانەی کە خەڵکی تر ڕاکە بۆی شەڕی لە پێناوەکە بە شەرعی و ناشەرعی هەوڵی دەستخستنیەدا ئەم هەمووی ڕەت کردوێتەوە جیالەوە ئەم پیاوە دوو خانووی زۆر بایەخداری خۆی لە ناو شاری سلێمانیا کە بە پارەیەکی بێشومار ئەژمار کراوە دانەیەکی بەخشیەوە بە وەزارەتی تەندروستیدا ئەوەی دیکەیانی بەخشیەوە بە دەستگای دیوانی چاودێری دارایی لە کاتێکە بەرپرسەکانی تر زەوی ئەدزن زەوی تاڵانەکەن یعنی ئەم پیاوە هەموو ئەمانەی کردووە وە سەرباری هەموو ئەمانە ئەمامەسە شۆڕ ئەم پیاوە لە دوای ڕاپەڕینەوە یەکێکە لەو کەسانەی کەوا زۆر بە ئازایانە توانی لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ڕۆشنبیر و نووسەری دیکە دەستەیەک دروست کرد بە ناوی پەرۆشی نەتەوەی و بەرامبەر شەڕی ناوخۆ بوەستنەوە یعنی لە قۆناغێکە ئەمان لە ساڵی 1992 ئەو کاتێکەوە تازە شەڕی ناوخۆی نێوان یەکێتی و پارتی دەستی پێگرت لە سەروبەندی یەکەم هەڵبژاردننی کوردستانە زۆر بە توندی بەگشت ئەم دەسەڵاتە ئاچنەوە هۆشیاری پێدەن کە ینی بەڕاستی ئەمە کارەساتە ئێوە دەستان پێکردووە یعنی عومەری ساماغا لێەوە دەستی پێکرد و یەکێکی تر لە ئەو شتێکەوە جێگەی سەرنجە بۆ ئەم پیاوە خەڵکی دیکە داوا ئەکات کە پۆستی پێ بدرێت بکرێ بە وەزیر بریکاری وەزیریان هەر پۆستێکی دیکەی پێ بدرێت ئەم پیاوە لەلایەن بەرپرسە باڵاکانەوە داوای لێکراوەکەوە ئەم پۆستە ئەبێ وەربگرێت پێشنیاری بۆ کراوە کاتێکیشکەوە خانەنشین بووە یان کاتێکە خۆی داوای ئەوەی کردووەکەوە ببەخشرە لە پۆستەکەی لەدایان ڕێگەی جۆرا و جۆری باڵاوە داوای لێکراوە تکایە بمێنەرەوە تۆ پێویستی لەرا بمێنیتەوە یعنی هەموو ئەمانە پێمان هەڵێن پیاوە زۆر جیاواز بووە وشایانی ئەوەی ئەم نمونانە باس بکرێت ئێمە سەدان نمونەی ناشرینمانێ سەدان نمونەی خراپمانەی لە بواری ئیداریە لە بواری وەزیفەی گشتیا بەڵام بەڕاستی جێگەی خۆیەتی ئەم پیاوە بێنینە بەرباز و ئاشنای بکەین بە کۆمەڵگەی کوردی و ئاشنای بکەین بە خەڵک بڵێن تکایە ئەم پیاوەمان هەیە ئێوە لانی کەمێک بە ڕێگەی ئەما بچن یەکێک لە ناونیشانەکانە نووسراوە ئەو پیاوەی پستی سەرۆکی هەرێمی ڕەت کردەوە ئەم ڕووداوە چۆن بووە کاک وەبزانم کاک بەهادی نووری ئەیگێڕێتەوە کە من باسیەوەمان بکە چۆن کەسێک لەو ئاستە لە تژایەتیکردنی گەندەڵی و بە گژاچوونەوەی گەندەڵیە پۆستێکی لەو جۆرەی ڕەت کردوێتەوە مەبەستی چی بووە لەم ڕەت بەڵێ هەڵبەت چەندان پۆستی تری ڕەت کردوێتەوە ینی لە ئەو سەردەمەی کەوا گۆڕان لە مینی بەهێزیە بوو بەشداری حکومەتی کرد لەلایەن کاکنوشیروانەوە داوای لەکراوەکەوە پۆستی وەزارەتی دارایی وەرگرە ڕەتی کردوێتەوە ئەمەش بۆ خۆی ینی دیسان گەورەی ئەو پیاوەیە کە خەڵکی دڕاکا بۆی و لە چەندین دەواازەوە لە هەوڵی بەدەستخستنی پۆستایە ئەو کاتێشی کەوا لە 2011 ئیتر وادەی سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێێت و هەمومان ئەو دیمەنەمان لە بەرچاوەکەی داواکرێت پۆستی سەرۆکی هەرێم جارێکی تر درێژ نەکرێتەوە کەسێکی تر خۆی کاندید کا بۆ ئەم پۆستە لەلایەن کۆمەڵێک کەسی جیاوازەوە داوا لەم پیاوە کرێتکەوە خۆی کاندید بکەوە پێشی ئەڵێن کەوا پاڵپشتێکی گەورەیە کرێن بۆ ئەوەی کەوا بێتە کاندیدێکی بەهێز بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێم بەڵام وەکو باسەکەی وەکو بەڵگەکان لە ناو کتێبەکە ئاماژەی پێدراوە ئەم پیاوە هەرچەندە بۆ خۆی ڕەتیە کاتەوە کە داوایەکی بەم جۆرەی لێکرابێ بەڵام لە ناوەندە میدیای و هینەکەی کوردستانە یعنی ئەم شتە باس کرا و ڕوژێنرا یعنی لە خۆیەوە نیە کەسێکی ناوداری وەکو مامۆستا بەهادی نووری کە وەفاتی کردووە سکرتێری پێشووتری حیزبی شووعی ستایشێکا لەسەرەوەی کەوا ئەم پیاوە پێویستە کە
خۆی کاندید بکە و داوایشی لێ کاتکەوە خۆی کاندید کە بۆ ئەوەی کەوا پیاوێکی گەورە وەک پیاوێکی گرنگە بۆ ئەوی بچێتە ناو ئەم کێبرکەوە بێ بە بچێتە ناو ئەو مەدانەی کەوا خۆی کاندید کا بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێ. کاکسەلا خۆی ڕێ خاڵە گرنگەکە لێرەیە ینی ئێستا بەڕێزت ڕۆژنامەنووسێکی دڵیام چاودێرێکی باشی دۆخەکەیەکی کوردستان لە بارودۆخێکە ینی بە سەراحەت بڵین یەکێتی و پارتی زۆر لەگەڵ یەک کۆک نین ینی بە شوێن خاڵی هاو بەشان ناگەڕن ینی لە کۆتایی بێ کۆمەڵی کەس هەبن بتوان هەموو لایەنەکان کۆکردنەوە ینی من بەڕاستی سەرنج ڕاکێش ینی بەڕاستیە بێ قسە لەسەرمە بکەین لە پێرستەکەیە مامۆستا بەهادین نووریمان هەیە سکرتێری پێشووی حیزبی شیوعی لە خوارەوە مامۆستا سەلاحەدین بەهادینمان هەیە با بڵێن یەکگرتووی ئیسلامی ینی سەرۆکی زانکۆ بیگرە بۆ سەرۆکی کۆمار بۆ کەسانی یاسیانی هەمووی کە باز لە کاکجەلالی عومەری ساماغاکە بەدڵیەتی ینی ئێستا ینی جەوهری بابەتەکەمە وروژاندنی خاڵە هاوبەشەکان دۆزینەوەی کەسایەتی خاوبەشەکان کە هەمووی قبوڵیەتی ناساندنی زیاتر قسە لە سەرکردنی ئەمە گرنگ نییە یان زۆر پێویست نییە بۆ ئێستا ینی ئەو کاتە زۆر گرنگترە بێت کە ئێمە ئەو دۆخە بینین چەند پەتەوازەی چەند جیاوازیەکان قۆڵەکرێتەوە ینی ئەمە وەکوتم ئەم پیاوە هەموو کەس یار و نەیار قسەی لەسەرەکە ینی هەمووان کۆکن بڵێ نامەبستم یار ڕەنگە لە ڕووی فکر ڕەنگ ئەوانەیشی کە ئەم پیاوە ڕوبەڕوویان بووتەوە لە ڕووی گەندەڵیەوە تەنانەت وەکو پێم دی کەسێک نییە کەوا بەڵگە بخاتە ڕوو بەوەی کەوا ئەم پیاوە ڕۆژە لە ڕۆژان کەم تەریخەمەیەکی هەبوو بێ یعنی ئێمە خاڵێکی لاواز شک نابین لەم دەواازەوە بین قسەی لەسەر بکەین ئەم پیاوە جەلالی عومەری ساماغا جیا لە ئازایەتیەکەی لەو لای شۆ ینی بەرپرسێکی زۆر زۆر پاک بووە سەد نەک هەر پاک بووە ینی لە مڵکی خۆی لە سەرۆتی خۆی بەخشیوە بە حکومەت ینی وەکوتم لەکوێ لە کاتێکا کە ئێمە غەرقی گەندەڵی بووین 2700 راپۆرتی جیاجای دیوانی چاودێری دارایی بەرز کردوێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کەوا ئیشی لەسەر بکرێت و گەندەڵی و فەزاحەتی داودەزگاکانی حکومەتی خزوێتە ڕووی ینی ئەمە بەڕاستی یعنیشێکی زۆر زۆر گەورەیە 86 کەس لە بەرپرسانی باڵا لە ناو حکومەت یاریێمی کوردستانە بەرپرسی فەرمانگەکان تاوەکو ئاستی وەزیر خراونەتە بەردەم دادگاوە کە لە ئەنجامی راپۆرتەکانی عومەری ساماغا و دەستگای دیوانی چاودێری داراییەوە لێ پێچینەوەیان لەگەڵا کراوە بەکوتم سەرباری هەموو ئەمانە عومەری ساماغا گشت خەڵکی زۆر زۆر گەوراشوێتەوە یعنی لە کاتێکا هاتووە قسەی لەسەر گەندەڵی کردووە ینی کەم کەس هێشتا قدرەتی ئەوەیانە بووە بە ڕۆژنامەنووسە زۆر ئازاکانیشەوە بێن لەسەر گەندەڵی قسە بکەن راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی لە ناوەڕاستی 2000ەکانە بوو بە سەرچاوەیەکی باش بۆ ئەو میدیاکارانەی بۆ ئەو میدیایانەی کەوا بەدوای کەیسی گەندەڵیە چون لە هەرێمی کوردستان بەدەستنی زانیاری بڵێ هەمووی سەرچاوی زانیاری بوو بۆ هەموو ئەوانەی کەوا گەندەڵی ڕۆژنامەنووسێک ویستە گەندەڵی دارایی فەرمانگەیەک وەزارەتێک بەرپرسێک بڵاو بکاتەوە سەرچاوە سەرەکیەکەی دیوانی چاودێری دارایی بۆ ئەو راپۆرتانە بوون کەوا لە دەستگای چاودێری دارایی جەلالی ساماغاوە دەرەچوون دانی هەموو ئەمانە کوتم بەگشت خەڵکی زۆر زۆر گەوراچوێتەوە لە ئاستی مەکتەبی سیاسی ئەم حیزبانە ینی ئەم وای لێ کردووە گەندەڵیەکەی و ئەو فەزاحەتانە و ئەو داگیرکاریانەی کەەوە ئەنجامی داوە لی قبوڵ نەکردووەوە خستوێتێ ناو چوارچەوەی راپۆرتەکانیەوە بەرزی کردو بۆ لایانی پەیوەندیدارەکان سەرباری هەموو ئەمانە ئەم پیاوە دژایەتی زۆر زۆر کراوە ینی ئەمە هەندێک جار پێمان وایە بە تەنها کەسێک ناتوانێت ئیش بکرێت بە تەنها بەرپرسێک ناتوانێت ڕۆڵی گەورە بگێڕە لە کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵیە یان ئاستی گەندەڵی بێنێتە خوارەوە بەڵام بە پێچەوانەوە ئەم پیاوە پێماناڵێت بەڕاستی ئینسان ئەگەر پاک بوو ئینسان ئەگەر نەترسا ئینسان ئەگەر پارە ئەخلاقی شەڕ نەکرد دزی ئەخلاقی شەڕ نەکرد شتی بۆ خۆی داوا نەکرد ئەتوانێت شتی گەورە بکە ئەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە و تەنانەت لەناو ئەو حیزبانێکیە کە ئەم گەندەڵەکانی بەرپرسەکانیانی خستوەر دەڕوو پاڵپشتی بۆ دروست ببێ هەرچەنەوە خوتم ئەم بەتەنها بوو بەڵام توانی ڕۆڵێکی گەورە بگێڕێ و نەخشە ڕێگایەک دابڕێژێت بەڕاستی لانی کەم هەبن ئەو ڕێبارانەی بەم ڕێگا ئەڕۆن و ببنە پاڵپشتێکی گەورە بۆ میدیاکاران و
بۆ هێزە معارەزەکانیش ینی بەڕاستی لەو سەردەمەی کە هێزەکانی معارەزە لە ئاستێکی باشا بوون ڕۆبەڕۆی دەسەڵاتە بوونەوە دیسان دیوانی چاودێری دارایی ئەو راپۆرتانەی لێرەوە دەرەچوون ئەبوونە سەرچاوەیەکی باش بۆ میدیاکانی ئەوان بۆی لێوەوە جارێکی تر کۆڵە شەڕی خۆیانی پێ بکەن بەرامبەر بە دەسەڵات و بە خەڵک بڵێن ئەم دەسەڵاتە پڕپڕە لە گەندەڵی. کاک سالار یەکێک لەو شوێنەوارە خراپانی کە بەردەوامبوونی گەندەڵی بەسەر خەڵکی یاریمی کوردستان هێناوێتیەوەیە کە گەشتنەوە ئەو قەناعەتی کە بڵێ گۆڕانکاری بە کەسێک ناکرێ ئیلا بێ ئەمانە هەمویان بڕۆن کۆمەڵێکی تر بێن اینجا بەڵام کە ئەم جۆرە چیرۆکانە ئەبیستینەوە ئەم جۆرە کەسایەتیانە بینەوە بۆمان دەرەکەوێت کە ئەکرێ گۆڕانکاری بکرێ بەڵام ئەوە لای من پرسیارە کەسێک کە بێ گۆڕانکاری بکە لە ناو حکوومەتە لە شوێنێکا کە گەندەڵی هەبێ ئەگەر باگراوندێکی حیزبی هەبێ ئیشەکانی چۆن بۆکرێ ئەگەر باگراوندی حیزبی نەبێت چۆن ئیشەکانی بۆکرێ بڵێ ئەنی ئەم پیاوە کاکجەلال حیزبی نەبووە ئەنی ئەمە مەزانین لە هەرێمی کوردستانە پۆستەکان بە تایبەتی لە پۆستی وەزارەت و بریکاری وەزیر و تا بەڕێوەبەرەکانیش ئەمانە پشکی حیزبین و حیزب ئەمانە دایان بەڕێوەبەری تا بەڕێوەبەری قوتابخانێک ئەمانە حیزب دایانە نێو لەسەر پشکی حیزب ئەچنە ئەوێ بەڵام ئەم پیاوە ینی کارێکی کردووە ینی پێگەی ئەم پیاوە ئەخلاقی ئەم پیاوە بە جۆرێک بووە تەنانەت ئەم هێزانێکی کەوە ئەم پیاوە ئەندامی ئەوان نەبوو ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە بە وشەیەکی ستایش و خێری نەبوو بێ بۆ حیزبەکانیان دێن داوای لەکەنکەوە ئەم پۆستە وەرگێ یان لەو پۆستا بمێنێتەوە وەکوتمان هەموو کەس کۆکە لە کوردستانە بە هەردوو دەڤەرەکەەوە نەکرد کاک جەلال لە دەڤەری سەوزا بووە لێرە بەڕێوەبەری دیوانی چاودێری دارایی بووە ئەوانشی کە ستایش یەکەن لە دەڤەری ئەو لایشن یعنی بە هەموو کاکسەلا یانیگە کتێبەکە بخەین تۆ یانی سنوورەکانی کوردستانی باشووریش لە ڕۆژهەڵات سیاسەکانی ڕۆژهەڵات وەسفەکەن عەبدوڵای موحتەدی هەمووی وەسفیەکەن زۆر تەواو کەواتە کاکسەلار ینی هەم گرنگیدان بەم کەسایەتیانە هەم گرنگی ئەم کتێبە بچینەوە سەر کتێبەکە چەندێک گرنگە ئێمەش ینی سوود لە نمونونەکان وەرگرین ینی هەم سوود لە خودی شخصەکە وەرگرین هێشتا دەرفەت لە دەست نەچوە ینی خۆسپاس بخوا لە ژیانە بتوانین لە خاڵێکی یاوەشەوە لە ماڵێکی یاوەشەوە ئیتر تۆزێک تەفرەقەکان وەلانین هەز ناکەن تەوقیتەکەی زۆر باشە کتێبە بۆ خۆی وەکوتم نووسینەوەی بیرەوەری یان ئەم جۆرە کتێبانە گرنگەکەی لە چیە ینی ئاشنامانەکە بە بارودۆخی سیاسی و ئیداری لەو قۆناغەک ئەم کەسە کاری تیا کردو ئەمەیەک دووهەم ئاشنامانەکە بەوەی کەوە ئەم پیاوە توانیوەتی چی بکە وەکوتم زۆر کەس بیرەوەریە نووسێتەوە وەکو ئەڵێ خۆی ئەینووسێتەوە ئەم کۆمەڵی کەس نووسیویانەتەوە ڕەنگە من بۆ خۆم ڕاستە لەو قۆناغی کە گەرمەی ئیشی دیوانی چاودێری دارایی و کاک جەلال بۆ راپۆرتەکانی ئەوان راپۆرت لە چەندان راپۆرتی ڕۆژنامەنووسی و بنکۆڵکاریە کەڵکمان لە زانیاریەکانی ئەوان وەرگرتووە لەو ژمارانە وەرگرتووە کوتم 2700 راپۆرت لەسەر دام و دەستگاکانی حکوومەت ئەمان نووسیویان و ئامادەیان کردو بەڵام من هەرگیز لە نزیکەوە نەمدیوە ڕوبەڕوو نەمدیوە ڕەنگە لە دووری 100 مەتریشەوە نەمدیوێ بەڵام لە ئەنجامی ئەو کارانەی کەەوە ئەم پیاوە کردوێتی و لە ئەنجامی ئەو کتێبەی کە خوێندومەتەوە ئەو سێبەرگە کتێبە و ئەو بەڵگانەی لەناو ئەم کتێبە ینی مکۆڵە زێڕی پاک لە ئاگر ناترسێ زۆر بێباکە ینی تۆ نەک وەکوتم هەشت بۆ خۆی داواناکە بەڵکو ئەوشی هەیەی ئەی بەخشێ ئەو شتێکی کەی خۆیەتی ئەی بەخشێ ینی لە زمانی ئەو کەسانی لەگەڵ یا ئیشیان کردووە ینی پێمان ئەڵێ ئەم پیاوە چی ئینسانێکی بەهێز بووە و چی ئینسانێکە گرنگە بەڕاستی بەم ڕێگا بڕۆین و گرنگە ئێمە وەکوتان ئێمە ستایشی ئەمانە بکەین و ڕۆڵیان دەربخەین بۆ ئەوەی بەڕاستی وەکو نمونەیەکی جوان ئەم پیاوانە بێنینەوە سەرباری هەموو ئەمانە ئەوکوتم ئازایی ئەم پیاوە ینی بەڕاستی لە ڕادە بە دەربووە لە کاتێکا کەەوە لە دەیان شوێنەوە درایەتیشی کراوە لە دەیان شوێنەوە ئەرخەڵی بۆ دروست کراوەوە تەنانە لە هەندێک لەو کەسانە کە میدیایان هەبووە هەوڵیان داوە ڕوخساری ئەم پیاوە بە جۆرێک لە جۆرەکان نیشان بدەن کە ئەم پیاوە گەورە نییە لەمپەری بۆ دروستکەن بۆ ئەوەی کارەکانی بەردەوام نەبێ و بۆم ئازایەتیە نێتە پێشەوە جیاواز لە هەر هەموو ئەم شتانێکەوە باسماگرن پیاوە ئینسانێکە هیچ حەزی لە خۆ دەرخستن نەبووە ینی هەموو ئێوە میدیاکارن و ئێمەشزانی ئەم پیاوە بە دەگمەن دیومانە لە ناو میدیاکانەوە بێت قسە بکات لەسەر خۆی بڵێ من وام کرد بە دیمەنی هەر نییە وە زۆر جار ئەو خەڵاتانەی پێدراوە یعنی لەسەر ئاستی ئەوروپا
یەکێتی ئابووری ناسان و کارگێڕی ناسان ئەمانە کیدۆ خەڵاتی ڕێزلێنانیان لە ئاستێکی باڵا پێبەخشیوە نەچوە خەڵاتەکە وەرگێ بۆ ئەوی دەرنەکەوێت کەسێکی ڕاستپاردووە وە لە کوردستانە چەند جار خەڵاتی ڕێزلێنانی پێدراوە بۆ ئەوەی نەچێتە بەردەم کۆمەڵی خەڵکو و کۆمەڵێک شاشە و میدیا ستایش بکرێت حەزی لەوە نەبووە کەسێکی تری ڕاستپاردووە کەوا لە جیاتی ئەو بچێت ئەم مینە وەربگرێ یعنی ئەمە گەورەیە بەڕاستی ئینسان نێت خۆی باسی خۆی بکە ئینسان نێت خۆی وەسفی خۆی بکات و بڵێ من ئەوەم کردووە ئێمە ئەوانەشی کە هیچ ناکەن ئەوانەشی کە تێوەگلاون لە گەندەڵی ئەوانەشی کەوا بارن بەسەر دام و دەستگاکانی حکوومەت و بەسەر کۆمەڵگەی کوردیەوە دێن منەتەکەن بەسەر خەڵکا ستایشی خۆیانەکەن ئەم پیاوە سەرباری هەموو ئەمانە بەڕاستی یەکێکە لە نمونە جوانەکان کەوا باسی خۆیەکە وەکوەوەی ئەڵێ ینی کوتومت ئینسانێک ئەگەر لەبەر خاتری خوا ئیش بکات من نازانم فیکر و دنیا بینی ئەم پیاوە چۆنە لەو ڕۆوە بەڵام ئەو ئینسانانەی کەوا وەکو عاریفان و زاهیدانە ئەتوانین بڵێن ئەم پیاوە زاهیدێکی ئیداری بووە ئەبەم جۆرە ئیشی کردووە کە ئەو ئیشانەی کە کردێتی بۆ خەڵکو و بۆ خوا و پێویستی بەوە نەبووە نەخۆی ستایشی خۆی بکات وە نە لە زۆر شوێنە دەربکەوێت بۆ ئەوی بڵێن ئەم پیاوەیە و وەسف کرێت کاک سەلار نەمانی ئەم جۆرە کەسانە لە ناو پرۆسە حکومداریە یاخود کردنەوەی ئەم نمونانە لە ناو کۆمەڵگایە ئەکرێت چ فەراغی دروست بکات مەسەڵەن ئەم کتێبە نەنووسرایە هاوڕەکانی هیچیان لەسەر نەوتایە شتێک ڕوو ئەدا یعنی ماڵێن کەسێکە ئیشی کردووە بە پاک کردوێتی بۆ خوای کردووە بەڵێ وڵی خۆی ئێمە چۆن باسی گەندەڵکارانەکەین باسی ئەو کەسانەیەکەین کەوا فەزاحەتیان هەیە ینی زۆر گرنگیشە باسی ئەم ئینسانانە بکرێت کەوا ڕۆڵی گەورە گرنگیان گەڕاوە باسی ئەو ئینسانانە بکرێت کە ناوی پیاوە سپیەکەیە بۆ ڕۆژی ڕەش ناوی سەرمەشقی دژە گەندەڵیە ینی ئەمە بێ بخینە ڕوو ئێمە بۆ ئەوەی لانی کەم کە باسی ئەممان کرد ئەزانین خەڵکی تر چۆنە ستایش ئەمانە بکرێت بۆ ئەوەی کەوا لانی کەم پاداشتێکی بچووک بدرێنەوە ینی ئەمە ئەم کردوێتی بە ئاسانی وڵا ئینسانێک ئەگەر زۆر گەورەیە ئینسان هی خۆی ببەخشێت ماڵی خۆی ببەخشێ وتمان ئەم پیاوە لە کاتێکە ماڵی خۆی بەخشیوە خەڵکی تر خەریکی دزی بووە ینی ئەم نمونانە باسکردنی بە بڕای من بۆ کۆمەڵگەی ئێمە زۆر گرنگەوە هەموو لایەکی پیاشنا بکەین بە بڕای من ئەم کتێبە یەکێک بوو لە هەرە گرنگترین ئەو کتێبانەی کە ئەوە بنووسرایەتەوە چونکە دوای مردنی خۆی ڕەنگە گرنگێکی ئەو تۆی نەبووایە مادام ئێستا لە ژیانایە ئەو کەسانەی کەوا کتێبەکەیان نووسی و ئیشێکی زۆر گەورەیان کردووە بە ئێماڵێن پیاوی گەورە و گرنگیشمانەی ئەگەر دەرفەتی پێ بدرێ و پێویستە ئەمانە ڕۆڵیان بەرز بنرخێنرێت نەک ئەم ڕەنگە خەڵکی تریشە بێ ئێمە دەرکمان پێ نەکرد بێ بەڵام ئەم پیاوە یەکێکە لە نمونە جوانەکە کاک سالار بێگومان خوێندنەوە لە تەمەنێکی کامڵە بە هەموو شێوەیەک باوەڕ ناکەم گە سوودی نەبێ زیانی نیە بەڵام خوێندنەوە تا خوێندنەوەش بۆ من ڕەنگە ئەسەر گرنگ بێ لە بواری میدیا بخوێنەوە یاخود ئەو پسپۆڕی خۆم هەیە پێشنیارێکی کی ئەمە بۆ کێ زەوڕە ئەم کتێبە پێش هەمومان دەستی بۆ بەرێ تۆزە تەجروبەی لێ وەرگێ ینی سوود لە وەزمونە ئەو وەرگێ هیچ جەو وەکوتی لەناو کەوانێکە جەو بیگرێت کە تۆزە کاری متەسیر بێ بم پیاوە خۆ لە کۆتایە هەموو شتێک تەسیراتێکی هەیە بۆ کێ زەڕور ئەم کتێبە پێشنیار با بکەین لێرەوە ینی بەڕاستی خۆ نەچوە بچێ با کەسانێگە بنەم کتێبە ببینن بە گرنگیەوە سێریکەن بەڵای بە بڕای من هەموو کەسێک پێویستە بخوێنێت بە دەرەجەی یەک لە پلەی یەکەمە ئەوانەی کەوا بەرپرسیارەتیان هەیە لە وڵاتان لە ڕووی ئیداریەوە بۆ ئیلانی کەم تۆزە شەرم بیانگرێت ئەمە زۆر گرنگە خەڵکی تێرنەوەی نوێی خەڵکی خوێنەوار چینی ڕۆشنبیر ئەمە بخوێننەوە بۆ ئەوەی بزانن لە وڵاتاوە کووتمەنم پیاوە بەگشت گەندەڵیا چوێتەوە راپۆرتەکانی ئەم پیاوە دەرخەری ئەوەن کەوا ئەم وڵاتە خەرقی گەندەڵی بووە ینی لە مینەکە 2720 راپۆرتی جۆرا و جۆر لەسەر گەندەڵی فەرمانگەکانی حکومەت لەسەر بەرپرسانی حکومەت تا وەزیر ئەمە زۆر گرنگە ئێمە پێی ئاشنا ببین بزانین لە وڵاتات چی گوزەراوە و زۆر گرنگە ئێمە بزانین ئێمە کێ هەبووە بە گشت گەندەڵیا بچێتەوە و زۆر گرنگە هەمووان سەرمەشتێکمانە بێ ئێمە بزانین ئایا کەسێکا بۆ بەڕاستی وەکوتم خوێندنەوەی کتێبەکە گرنگە بۆ ئەوەی لانی کەم لە 2006 تا 2011 ئێمە ئاشنا ببین بە ڕەوشی حکومەتداری لە کوردستانە ینی وێنەیەکمان پیشانەداکەوە چی گوزەراوە و ڕەنگە نەتوانانی ئەم پیاوە و دیوانی چاودێری دارایی نەیانتوانی بێ ڕووماڵی هەموو گەندەڵی لە کوردستانە بکەن بەڵام نمونەیەکمان پێڵێن کەەوە ئەم وڵاتت چی گوزەراوە و گەندەڵیەکان چی بوون و چۆن بوون
و زۆر زۆر گرنگە ئەمە بخوێنرێتەوە نەوەی نوێ بیخوێنێتەوە بۆ ئەوەی بزانێت بەرپرسە باڵەکانی ئەم هەرێمە چۆن ئیداری ئەم وڵاتیان داوە چۆن ڕوبەڕووی ئەو کەسانە بنەوە کە کەسی ئازان و ببێ بە نمونە بۆ خەڵکی دیکە یان گوتم هێزەکانی دەرەوەی دەسەڵاتیش زۆر زۆر گرنگە بیخوێننەوە ینی ئەم پیاوە لە کاتێکا هەموو شتێکی بۆ ڕەخساوە هێندە ئازا بۆ پشتی کردوتە پارە پشتی کردوتە دەسەڵات وەکوتم سیارەی پێدراوە ڕەتی کردوێتەوە حیمایە هەموو ئەم امتیازاتانی ڕەت کردوێتەوە بەڕاستی هێزەکانی دەرەوەی دەسەڵات لانی کەم حەقە تۆزێک بۆنی ئەم ئینسانیان لێبێت چونکە ئەم ئینسانە گوتمان بەتەنها خۆی توانیوێتی شۆڕشێک بەرپا بکات دژی گەندەڵی بۆ خەڵکی تر بە 10 کەس و بە 100 کەس و بە 2-3 هێزی سیاسی کە لەسەر ئاستی باڵا لە ڕابردووە لەمانە لە حکومەتا بوون ینی حەقا ینی بڵێن ئەم پیاوە بۆ توانیوێتی بەتەنها خۆی ئەمە بکە بۆ ئێمە بۆ نەمان توانیوە بیکەین هەنمونەیەکی زۆر وازحیتە ماوەسا ئەحمەد حاجی ڕەشید یەکێکە لەو پەرلەمانتارە دیارانەی دژە گەندەڵیە لە هێزێکی ئۆپۆزیسیۆنە یعنی زۆر بە جوانێ ئەڵێ کاک جەلالی عومەری ساماغا قوتابخانەی یان مەدرسەی دژە گەندەڵیەوەتە دەستپێکی دەواازەی سەرمەشقی یعنی ئەم تۆ ئەم نمونە جوانت هەبێ بە یەک کەسەوە ینی ئاماژەت بە شتێکی زۆر جوانکە من بۆ بترسم بە حەوت پەرلەمانتار ئەو شاهێدەی کاک ئەحمەد ئێمە خۆمانممان کاک ئەحمەد ناسین ینی پیاوێکی هەم دژە گەندەڵی و ئەم پیاوێکی ئازا و وەسفی ستایشی کەسێکیش ناگا بەڕاستی ئەگەر شایان نەبێت من زۆر دڵنیام لەوە ینی ئەم وەسفەی ئەو کردوێتی بەڕاستی کردوێتی و سەرباری هەموو ئەمانە ئەم کاک ئەحمەدی حاجی ڕەشید خۆی لە بواری دارایی و ئابووریە شارەزایە و ئەم پیاوەش لەم بوارە کاری کردووە بۆیە ینی زۆر ئاشنا بووە بە کارەکانی ئەمە شایەتێکی گەورەیە بۆ ئەو ینی زۆر زۆر گرنگە ئێمە بزانین کەوا هیچ شتێک مەحاڵ نییە بەڵام ئینسان وەکو لە پێشەکی ئەو کتێبان نووسراوە ئەگەر هەر بەرپرسێک بەهێزە تاو کاتێک شت بۆ خۆی داواکە تاو کاتێک کەوا ئەوێت خۆی کەسوکارەکەی و لە چەندڕین ڕێگەی نامەشروعەوە چونکە ئینسانێک بەڕاستی شتی بۆ خۆی داوا کرد لاوازە بێ هەر ئینسانێک بێباک بوو ئینسان کە بێباک بوو ناترسێ ئەتوانێت ڕوبڕووی گەندەڵی ببێتەوە و ئەتوانێت محاسبەی ئەوانە بکە ئەوەی کە ئەمین زەکی بەک کاتی خۆی لە ساڵی سیەکانە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە لە پشتی کورد و شاری سلێمانی لە پاش ئەوەی کەوا واتەی 4 ساڵی پەرلەمانتارێکی تەواو کتێبێکی نووسیوە ئەوەی پاکە لە محاسبە بێباکە ئەوەی پەرێزی پاکە لە محاسبە بێباکە یعنی وەرن ئینسانێک ئەگەر پاک بوو ئەتوانێت دەست بخاتە سەر گەندەڵی ئەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ڕاپێکی دادگایان بکە بەڵام ئینسانێک ئەگەر خۆی لاواز بوو ئەگەر خۆی داوای شتی کردبوو بۆ خۆی ئەوە بەڕاستی ناتوانێت ئازایەتیە بنوێنێت کە ئەم پیاوە نواندوێتی و لەو کتێبەی تۆمار کراوە لەسەر ئەو قسەیە مامۆستا سالار کە بەرپرسە تا و کاتە بەهێزەکە داوای هیچ بۆ خۆی ناکە کێنە و کەسانی کە ناتوان وەکو جەلالی ساماغا بن یاخود کێنەوانی کە ناتوانن کراسێک لەم پیاوەدا ببڕن والله یعنی ئەگەر نەکەم ناومێدی لێ نەخوازێتەوە کەم بڵێ هەمووی والله زۆر زۆر کەمن بە بڕوای من یعنی ئەبێت تۆ ئەم سیفەتانە تیاوێ ئەبێ بتوانیت ئەم کەسایەتیە بۆ خۆ دروستکەی کە ئەم پیاوەتیایە بۆ وەکوت من پیاوە لە سەردەمی شۆڕشی ئەیلولیشا لە ساڵی 1974 تا 75 کاتە شۆڕش هەرزیێنێ هەر لە ئیداریە و مالیەی شۆڕشا بووە هەر ئەو کاتە ئەم پیاوە ئیشی لەسەر ئەوە کردووە کە ڕێگە نەدا بەوانەی کەوا موچەی دوو موچەیانە بێ کۆمەڵی خەڵک لە ناو حکومەتەوە ڕۆشتون بۆ ناو شۆڕش و خۆیان داوە لە قەڵەم خۆیان ناونووس کردو کە لێرە موچەخۆر بوون ئەوانەی دۆزیوەتەوە نەی هێڵاوە موچەوەرگرن لەسەر حسابی خەڵکی تر لە پاش ڕاپەڕینەوە ئەم پیاوە ڕۆڵێکی گەورەی گێڕان لەوەی کە یەکێک بوو لە ئینسانە بەهێزەکان داوای ڕاگررتنی شەڕی ناوخۆی کە لە یەکێتی و پارتی و تەنانەت ئەڵێ ئەوەی ئێوە کردوتانە دژمنەکانیش نەی کردووە و لە پاش ئەوەی کەوا بێتە بریکاری وەزیری دارایی لە کابینەکەی دکتۆر بەنەم ساڵحا ئەم پیاوە داوای لێ ئەکرێت چونکە ئەزان ئەتوانێت ڕۆڵی گەورە بگێڕێ چونکە شتی بۆ خۆی ناوێت هەر ئینسانێک کەوا ڕۆژ تەکلیفی کرد بەوەی کەوا پۆستێکی پێ بدرێت بەڕاستی ئەو کەسەی کەوا خستوێتی ئەو شوێنە ناتوانێت ڕوبەڕووی بێتەوە و قسەی بەگوێی نەکات بەڵام ئەگەر کەسێک خۆی پێگەی خۆی کەسایەتی خۆی وای لێ کردبوو ئەم پۆستە وەرگێت بەڕاستی ئەتوانێت گەندەڵی هەموو کەسێک ڕەت بکاتەوە و سنوور بۆ هەموو کەسێک دابنێ
ئەم پیاوە وەکوتم جگەلەوەی لە ڕووی ئیداری و ئەم ڕۆڵانەی گەڕاوە لە حەڤەی شوبات یەکێک بووە لەو کەسانەی کەوا دیسان چۆتە بەرەی خەڵکەوە دیسان دژی دەسەڵات وەستاوەتەوە دژی ئەو کوشت و کوشتاری کەوا دەسەڵات لە خەڵکی کردووە لە خۆپیشاندەرانی کردووە دژی خوێنڕشتن وەساوەتەوە ینی یەکێک بە لەو بەرپرسانەی توانە بڵم تەنها بەرپرس وە لە سەرای ئازادی ئەو کاتە لە حەڤەی شوباتە پێشوازی لێکرا ینی شەرەفی ئەوەی پێبەخشراکەوە ببێت بە ئەندامی فەخری ئەو ئەنجومەنەیەکەوە ناڕزایەکانی خەڵک بەڕێوە بات ینی ئەبێت وەکو جەلا ئەم پیاوە وابیت ئەو کاتە ئەتوانیت نمونەیەکی جوان پێشکەشکەی وە ئازایەتی ڕۆبەڕووی گەندەڵی بیتەوە لە کوردستانە ئەگەر بەم ڕێگانە ڕۆیلانی کەم بۆنی ئەم جۆرە کەسانت لێنێ ئەوە بەڕاستی کارەساتە و ناتوانیت ڕۆڵی گەورە بگێڕیت. بڵێ کاک سالار مححمود ڕۆژنامە زۆر سپاس بۆ دەرفەتێ بێمەد بەخشی دەستەکان خۆش بێ دەستی و هاوڕیانش خۆش بێکە و پەرتوکیان وسیەوە بە هیوای تەندروستێکی زۆر باش و هەروەها تەمەنێکی درێژیش بۆ زۆر بەڕێز لالی عمەری ساماغا و نمونەی زۆرتریش هاچەند ئومێدم زۆر کەمە بە سەراحەت بەداخەوە کەوای شەڵانی نمونەی زۆر بێ دووبارە سپاس بۆ کاک سالار مححمود کە لەم تەوەریە لەگەڵمان بوو.